سێشت هەیە لە ژیانتدا ڕۆژانە دووبارەی مەکەوە، چونکە دڵنیا بە ئەو سێشتەیە ژیانت وێران دەکات، عمر و ژیانت بە فیڕۆ دەدات، تووشی دڵتوندی و قەلەقی و ناڕەحەتی و بێزاریشت دەکات لە ژیان. یەکەمیان کاتت بە فیڕۆ مەدا. یەکێک لە زانایان دەڵێت ئەگەر دەتەوێت پیاو چاکی کەسێک تاقی بکەیەوە، کاتی دەست بەتاڵی بۆ بڕەخسێنە، بزانە ئەو کاتەی بەچی پڕ دەکاتەوە. وریا بە کەسە سەرکەوتووەکان کاتیان لەلا گرنگە، ئەوانەی کە بێ ئامانجن کات بە فیڕۆ دەدەن و گوێ بە کات نادەن. خاڵی دووەمیان خۆت لە شتێک هەڵمە قورتێنە کە پەیوەندی بە تۆوە نییە. واز لەوە بێنە کە پەیوەندی بە تۆوە نییە، لەسەر ئێشە ڕزگارت دەبێت، لە کات بە فیڕۆ چۆن ڕزگارت دەبێت. لە لوقمانی حەکیمیان پرسیوە ئەو زانایی و دانایەت بەچی وەدەستهێناوە؟ گوتوویەتی بە دووشت، یەکەمیان بە ڕاستگۆیی، دووەمیان وازم لەوە هێنا کە پەیوەندی بە منەوە نییە. خاڵی سێمیان واز لە شتە بێنرخ و بێهودەکان بێنە، ئەوانەی کە کات بە فیڕۆ دەدەن و هیچ سوودێکی دنیا و قیامەتیشیان نییە. ڕۆژانە بەراوردێکی خۆت بکە، بزانە چەندە تەماشایشتی چاکە دەکەی و چەندە تەماشایشتی خراپ دەکەی. شتانێک کە بێهودەن بێنرخن لە ژیانتدا، هیچ سوودێکی دنیا قیامەتیان نییە. وازیان لێ بێنە، چونکە تەمەنت بە فیڕۆ دەدەن و لە نەتیجەشدا هیچ سوودێکی دنیایی و قیامەتیت دەست ناکەوێ. واز لەو سێشتانە بێنە، دڵنیا بە بەختەوەر دەبێت، کاتێکی زۆرت بۆ دەگەڕێتەوە، لە بێزاری و قەلەقیش ڕزگارت دەبێت.